خزمەتی ئێوەی بەڕێز و عەزیز. هیوادارم لە محازەرەیەشا بتوانین باز لە هەندێک چەمک و باز لە هەندێک بنەماکانی زانستی ئابووری بکەین. وەک لە محازەرەی پێشووترا ئاگادارم بەڕێستان باسمان لە هەندێک خاڵ کرد، وەکو ئەوەی کە چۆن زانستی ئابووری مناقەشەی چیەکە، مناقەشەی ڕەفتاری ئینسانەکانەکە، و هەروە مناقەشەی بازرگانی نێوان تاکە کەسەکان و هەروە دەوڵەتەکانەکات، و هەروە ئێمە ئەبێ لێکۆڵینەوە بکەین ئایا چۆن ئەم سەرچاوانە، ئەو سەرچاوانەی کە لە هەر دەوڵەتێکە هەیەبوونی هەیە، چۆن زانستی ئابووری لێ کۆڵێتەوە، دواتریش ڕێگە چارەیان بۆ دانات و سیاسەت و استراتیژ دانات لە پێناوەوەی کە بتوانیت بە باشترین شێواز خزمەتی ئابووری و بارودۆخە ئابووریەکەی خۆت بکەیت. بۆیە بەگشتی لە محازەرەیە هەوڵەدەین باز لەو شێواز و ئەو ڕێکار و یاسایانە بکەین کە زانستی ئابووری کاری لەسەر دەکات. ئایا زانستی ئابووری چییە؟ ئایا زانستی ئابووری لە چیەوە دەست پێکات؟ ئایا زانستی ئابووری چۆن سیاسەت و استراتیژ دانات لە پێناو باشترکردنی بارودۆخە ئابووریەکانە؟ بەڕێزان، ئەمانە تقریبا لە محازەری پێشووترا باسکرا. ئێستا دێینە سەر ئەم سڵایدیان کە لەم سڵایدەشە هەیە. Economics is the study of choice under condition of scarcity. Economics is the study of choice with constraints. Economics is the study of how individual and society choose to employ scarce resource. بەڕێزان، ئەمانە کۆمەڵە خاڵن، ئەمانە وەکو پێناسەیەکە بۆ زانستی ئابووری. لە سەرەتای پێمانەڵێ Economics is the study of choice. زانستی ئابووری یاخود ئابووری خوێندنەوە ئەکات بۆ چی؟ خوێندنەوە ئەکات بۆ بەگشتی بۆ under condition of scarcity، واتە بۆ دەرامەتە دەگمەنەکان. زانستی ئابووری خوێندنەوە ئەکات یاخود خوێندنەوەیەکە بۆ هەڵبژاردننی دەرامەتە دەگمەنەکان، ئەو دەرامەتە دەگمەنانی کە بوونی هەیە. Economics is the study of choice. بە هەمان شێوە ئابووری خوێندنەوەی هەڵبژاردەکانە، وەک چی؟ with constraints. لە ژێر مەرجی چییە؟ لە ژێر مەرجی ئەوەی کە ئایا individuals and society choose، تاکە کەسەکان و کۆمەڵگەکان چی هەڵدەبژێرن. سێریکەن بەڕێزان، زانستی ئابووری زانستێکە خوێندنەوە ئەکات بۆ چی؟ خوێندنەوە ئەکات بۆ بارودۆخە ئابووریە جیاوازەکان. بۆچی؟ بۆ دەرامەتەکان، بۆ ئەو دەرامەتانی کە چیان هەیە؟ دەگمەنیان هەیە. سکارستی واتە دەگمەنی. هەرچ مەسەلەن هەرچ دەرامەتێک ئەگەر دەگمەنی هەبوو، سکارستی هەبوو. ئەم مستەڵەحە زۆر گرنگە بەڕێزان لەبیرتان بێت. سکارستی هەر دەرامەتێک دەگمەنی هەبوو کەواتە بەهایەکی تایبەت بەخۆی هەیە. ئەم بەهایەش چی پێدات؟ ئەم بەهایەش ڕۆڵ ئەبەخشێ بەم دەرامەتەی کە بوونی هەیە. بەڕێزان، هەموو شتێک لە دنیاە کاتێک دەگمەنی بەدەسێنێت، ئەو کاتێک کە مەسەلەن بەهای هەبێت. هەر شتێک کە بەهای هەبوو دەگمەنی بەدەسێنێت. تۆ تەماشا بکە بەڕێزان، نەوت بەربوومێکە یاخود دەرامەتێکی سروشتیە، نەوت دەگمەنی هەیە، لەبەر ئەوە بەهای پێبەخشێ. نەوت بەهای هەیە بۆیە دەگمەنی هەیە. سێریکەن بەڕێزان، ئەمە پەیوەندیکی ڕاستەوانێ. نەوت لەبەر ئەوەی کە مەترسی لە ناوچوونی هەیە، بۆیە چی هەیە؟ سکارستی هەیە، دەگمەنی هەیە، نودرەیی هەیە. بە زمانی عەرەبی پێوترێن نودرە. under condition of scarcity، لە ژێر مەرجی دەگمەنیە، کەواتە زانستی ئابووری خوێندنەوە ئەکات یاخود هەڵبژاردن ئەکات بۆ چی؟ بۆ ئەو دەرامەتانی کە چی؟ لە ژێر مەرجی دەگمەنیە کە دەگمەنیان هەیە. بەڕێزان، بۆ زانستی ئابووری گرنگە ئێستا وردە باسی ئەەکەین. کەواتە هەرچ دەرامەتێک لەم سەرزەویی کە ئێمە بوونی هەیە، خاک بێ، خۆڵ بێ، زەوی بێ، مەسەلەن هەوا بێ یاخود ئاو بێ، تەنانەت هەر شتێک کە بەهای هەبوو دەگمەنی هەیە، کەواتە مەترسی لە ناوچوونی هەیە. بەڕێزان، خوێ یەکێک لەو دەرامەتانی کە دەگمەنی هەیە، مەسەلەن بەهای هەیە. لەبەر ئەوە چییە؟ لەبەر ئەوە زانستی ئابووری لەسەر جەم ئەم دەرامەتانە ئەکۆڵێتەوە کە دەگمەنیان هەیە و بەهایان هەیە. تۆ تەماشا بکە لەم هەرێمی کوردستانە، لە خاکە، لە خۆڵە، لە بەردە، لە دارە، لە هەر شتێک
ئەگەر بێت و بەهای لەسەر بێ کەواتە دەگمەنی و زانستی ئابووری لە ئێکۆڵێتەوە. با بزانین چۆن. Economics is the study of how individual and society choose. و هەروەها خوێندنەوەکە لەبارەی ئەوەی کە تاکە کەسەکان و کۆمەڵگەکان چۆن هەڵەبژێنن to employ scarce resource بۆ بەکارخستنی to employ بۆ بەکارخستنی بۆ بەکارهێنانی ئەو دەرامەتە دەگمەنان بەڕێزم. ئەڵێ جارێکتر ئەڵێمەوە Economics is the study of how individual and society choose to employ scarce resource. زانستی ئابووری خوێندنەوەکە لەبارەی ئەوەی کە چۆن individual یعنی تاکە کەسەکان individual and society choose واتە هەڵبژاردننی کۆمەڵگا تاکە کەسەکان و کۆمەڵگا چۆن هەڵئەبژێرن چی هەڵئەبژێرن to employ scarce resource بۆ بەکارخستنی ئەو دەرامەتە دەگمەنانە کەواتە resource واتە دەرامەت scarcity وتمان سکار هیچ فەرقی نییە یعنی دەگمەن employ بەکارخستن کەواتە زانستی ئابووری لێکۆڵینەوەکە لەبارەی ئەوەی کە چۆن تاکە کەسەکان و کۆمەڵگەکان ئەو دەرامەتانە بەکارەهێنن بەڕێزە. تۆ تەماشا بکە ئەگەر ئێمە بێت و ئێستا لە هەرێمی کوردستانە ئیش بە زانستی ئابووری بکەین زانستی ئابووری لە یەکەم پێناسەیە ئەمەیە بەڕێزان پێمان ئەڵێت کۆمەڵگەکان و تاکە کەسەکان لە کۆمەڵگەیە چۆن هەڵبژاردن ئەکەن ئایا چی هەڵئەبژێرن ئایا چۆن ئەیانەوێت دەرامەتەکانی خۆیان بەکاربێنن بەڕێزان. ئەگەر بێت و ئێمە ئیش بە زانستی ئابووری بکەین لە هەرێمی کوردستانە چیمان هەیە نەوتمان هەیە چیمان هەیە غازی سروشتیمان هەیە چیمان هەیە ئەو خاوک و خۆڵەمان هەیە چیمان هەیە خاوەنی دەریاچە و زەین لە هەرێمی کوردستانە ئەبێ تۆ بزانیت چۆن ئەم دەرامەتانەی خۆت بەکارهێنی چۆن ئەبێ بزانیت ئیستیغلالی ئەم دەرامەتانە ئاکەی بەڕێزان. زانستی ئابووری چوار مەرجی داناوە چوار فاکتەری بەرهەمێنانی داناوە یەکەمیان زەویە دووەمیان سەرمایەیە سێمیان ڕێخستنە چوارەمیان دەستی کارە بەڕێزان. ئەم چوار بنەمایە چوار بنەمای گرنگی بەرهەمێنانن لە هەموو شوێنێکی دنیاە زەوی سەرمایە دەستی کار ڕێخستن بەڕێزان. زەوی و سەرمایە و دەستی کار لە زۆربەی زۆری وڵاتانی دنیاە ئەگەر تۆ تەماشا بکەی بەڕێزان زەوی لە وڵاتی سینا نییە سین یعنی یەکێکە لۆ دەوڵەتانی کە خاوەن زۆرترین دانیشتوانە لەسەر زەویە خاوەنی زەوی نییە. تۆ تەماشا بکە بەڕێزان دەستی کار لە ئەڵمانیایە نییە یعنی تۆ تەماشا بکە وڵاتی ئەڵمانیا وڵاتی ئەمریکا بە ئاماشێوە ساڵانە لە ڕێگەی پرۆگرامی جیاوازەوە داوای چەندین هەزار پەنابەر ئەکەن بۆی بێ لە وڵاتەکەیانە چی بکە بۆی بێ لە وڵاتەکەیانە کار بکات کەواتە وڵاتی ئەڵمانیا وڵاتی سوید و وڵاتی ئەمریکا دەستی کاری کەمە لە سینا زەوی کەمە باشە بەڕێزان. لە وڵاتانی ئەسکەندەنافیا سەرمایە کەمە لە نەرویجا سەرمایە کەمە لە فینلەندا سەرمایە کەمە یعنی پارە نییە. هەموو ئەم دەوڵەتانی کە باسمان کرد دەوڵەتی بەهێزن لە دنیا خاوەن ئابووری سربەخۆی خۆیانن خاوەن دەوڵەتی خۆیانن خاوەن اقتصادێکی کاریگەرن لە وڵاتانی دنیا. تۆ تەماشا بکە هەر کاتێک باسی ئەڵمانیاکەی لە وڵاتی ئێمە تەماشاکەی هەر لە سیارە و هەر لە مۆبایل و هەر لە جلوبەرگ و هەموو زۆربەی زۆری پێداویستەکانمان ئەڵمانیە یعنی یەکێکە لە وڵاتانی کە زۆرترین ئیسیسمارەکە زۆرترین وە بەرهێنانەکە و بەرهەمەکانی نێرێ بۆ دەروی وڵاتەکەی خۆی کەواتە ئەڵمانیا وڵاتێکی بەهێزە تۆ تەماشای سویدەکەی چەندین هەزار کورد هەیە لە وڵاتی سویدا کارەکە بەڕێزان. ئەم سێ دەوڵەتە لە کاتێکە هەرێکی و نەقسێکیان هەیە لە فاکتەرەکانی بەرهەمێنانە. تۆ تەماشای هەرێمی کوردستان کە بەڕێزان هەرێمی کوردستان زەوی هەیە تۆ ئەو هەموو دەشتی هەولێر و سلەیمانی و شارە زور و ڕانێ و پشدەرا شار باژێرە هەر هەمووی دەشتی بەپیت و پڕبەرەکەتی ئەم وڵاتن. لە هەرێمی کوردستانە زۆرترین سەرمایە هەیە لە ڕاستیە ئەو نەوتی کە ئەفرۆشتێ هەر لە حساب کە بە خۆڕای زۆرترین پارە دێتە ئەم وڵاتەوە. تۆ تەماشا بکە بەڕێزان هەزاران گەنجمانەیە لە هەرێمی کوردستانە بێکارن لە ڕاستیە یعنی ڕاستە مەسەڵەن لە تەمەنی خوێندنە ناو نابرێ بە کەسی بێکار بەڵام بەگشتی هەزاران گەنجی بێکارمانێ لەو سەرجادانە و لەو کافتریانە لە ڕاستیە
زۆربەی هەرە زۆری بێکارەکەواتە لە هەرێمی کوردستان زەویمانەیە سەرمایەمانەیە دەستی کاریشمان زۆرە بەڵام لە هەرێمی کوردستان چیمان نییە بەڕێزان لە هەرێمی کوردستان ڕێخستنمان نییە لە هەرێمی کوردستان تۆ تەماشا بکە چیمان نییە لە هەرێمی کوردستان تو ئیمپلۆیز کار ریسۆرس ئەم دەرامەتانە بەکار نەخراون تۆ تەماشا بکە دەستی کار بۆ خۆی دەرامەتە ریسۆرس دەرامەتێکی چییە دەرامەتێکی مرۆییە دەرامەتێکی سروشتی نییە لە ڕاستیە بەڵام دەرامەتە سروشتیەکان وەکو چیمانە دەرامەت سروشتەکان وەکو زەویمانەیە نەوتمانەیە غازی سروشتیمانێ ئەو خاک و خۆڵەمانێ یعنی وڵاتی ئێران لەم ساڵانەی ڕابردووە نازانم تا چەند ڕازبوو باسەکرا هەندێک لە وڵاتانی تریژ ینی پێویستیان بەم خاک و خۆڵەی هەرێمی کوردستان بوو تو تەماشا بکە لەو بازیانە باشترین کارگەی چیمەنتۆی تایە یعنی بەلاتانەوە سیر نەبێ باشترین خۆڵەکە زیاتر لە 150 نزیکە لە 150 خۆڵەکە ڕاستە و خۆ ئەبێ بە چیمەنتۆ یعنی تۆ تەماشای ئەو خۆڵە پڕبەرەکەتەی ناوچەی بازیان بکە تەماشاکەی ناوچەیەکی پڕبەرەکەتە خۆڵەکەشمان تەنانەت سوودی گرنگی هەیە بەڕێزە ئەم خاک خۆڵ وڵاتی ئێمە لە ڕاستیە لە هەموو ڕوویەکەەوە دەوڵەمەندە بەڵام چی نەکراوە بەڵام نەتوانراوە ئیمپلۆی بکرێت نەتوانراوە بەکار بخرێت لە هەمان کاتیشدا that could have alternative uses to produce goods and services and to distribute them بەڕێزە لە هەمان کاتیشا لە چیە کۆڵێتەوە that could have کە لە توانایدایە alternative use to produce goods and services لە هەمان کاتیشا زانستی ئابووری بیر لە چیە کاتەوە بیر لە بەدیلەکانە کاتەوە بەڕێزان پێمان ئەڵێت لە هەموو بەرهەمێکە بەدیلمان هەیە لە هەموو کەلوپەل و کاڵایەکە بەدیلمان هەیە بەڕێزان تۆ تەماشا بکە لە هەموو حاڵەتێکە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان ئاگریمان ئەوە ناتوانین سوود لە نەوتەکەی خۆمان وەربگرین لە پێناو چیە لە پێناو تەمویلکردنی مەشروعەکانی ترا لە پێناو ئەوەی کە بتوانین سێکتەرەکانی تر ببوژێنینەوە لە هەرێمی کوردستانە ئەو پارەی کە دێتە دەستمانە ئەو سەرمایە زۆری کە دێتە دەستمانەوە بتوانین ئەم پارەی ئیستیسمارکەین لەو کەرتی نیشتەجێبوونە لە کەرتی پیشەسازیە لە کەرتی بیناسازیە لە سێکتەری کشتتوکاڵە لە سێکتەری گەشتیاریە هەموو ئەم سێکتەرانە ببوژێنەوە لەگەڵ هەموو ئەمانەشا بەڕێزان هێشتا زانستی ئابووری لەمەوە یعنی واز نایێنێ ئەڵێ that could have alternative uses to produce goods and services to distribute them ئەڵێ زانستی ئابووری بە هەمان شێوە that could have alternative لەو بەدیلانە کۆڵێتەوە کە بەکار دەهێنرێت بۆچی to produce production بۆ بەرهەمێنان produce واتە بەرهەمێنان بۆ بەرهەمێنانی goods and services شمەک و goods واتە شمەک and services واتە خزمەتگوزاری بۆ بەرهەمێنانی شمەک و خزمەتگوزاریەکان and to distribute them و لە هەمان کاتشا دابەشکردنەوەی جارێکی تر ئەو شتانە بەسەر چییە بەسەر تاکە کەسەکانە بەسەر کۆمەڵگەکانە now or in the future among various individuals and groups in society سێری کە بەڕێزە ئەو بەدیلانە بەکاردێنرێت بۆ بەرهەمێنانی شمەک و خزمەتگوزاریەکان و دابەشکردنەوەی جارێکی ترچی ئەمۆنگ لە نێوان تاکە کەسەکان و گروپەکان و کۆمەڵگەکان بۆچی فیوچە ئەمۆنگ بۆ داهاتوومان بەڕێزان کەواتە زانستی ئابووری لە هەموو ئەو شمەکانە ئەکۆڵێتەوە کە لە کۆمەلگەیە بوونیان هەیە و چۆن بەرهەمە هێنرێن چۆن ئەکرێ بە کاڵا و خزمەتگوزاری و پاشان دابەشکردنەوەی بەسەر چیە دابەشکردنەوەی بەسەر various individual بەسەر تاکە جیاوازەکان various individual واتە تاکە کەسی جیاواز گروپە جیاوازەکان and society کۆمەڵگەی جیاوازە بەڕێزان کەواتە بەگشتی ئەم زانستە فێرمانەکات کە ئێمە لە هەموو ئەو دەرامەتانی کە لە کۆمەڵگای هەیە بکۆڵینەوە لە هەموو دەرامەتانی کە لە کۆمەڵگای هەیە پێمانەڵی فێرمانەکە کە چیان هەیە سکارستیانێ دەگمەنیان هەیە ئاگادار بن لەوەی ڕۆژێ لە ڕۆژان ببێتە هۆی لە ناوچوونی ئەم دەرامەتانە ئەبێ ئێوە بە شێوازێک لە شێوازەکان ئەم دەرامەتانەی استیغلال بکەن ئەم دەرامەتە بەکاربێنن بۆچی تو پرۆدیوس بۆ بەرهەمێنانی کاڵا و خزمەتگوزاریەکان لە ناو خۆی خۆتانە و پاشان کاتێککە کاڵا و خزمەتگوزاریەکانتان بەرهەمێنە اینجا دابەشی بکەن بەسەر چییە دابەشی بکەن بەسەر تاکەکانی کۆمەڵگەیە various individual and groups in society تاکە کەسەکان و گروپە جیاوازەکان لە کۆمەڵگەیە کەواتە پێویستە ئێمە
فێربین لەوەی کە هەموو ئەم دەرامەتانی کە بوونی هەیە لە کۆمەلگا دەرامەتی دەگمەنن ئەشێت ڕۆژێ لە ڕۆژان ببێتە هۆی لە ناوچوونی بەرەزانێک نمونەیەکی زۆر باشتان بۆ باسەکە. وڵاتی ئیمارات، وڵاتی با بڵێین دووبەی، هەمووتان ئەزانن دووبەی کوێیە، یەکێکە لەو دەوڵەتانی کە